شنەوای دەنگی. گوێگرانی کتێبخانەی شنەوای دەنگی خۆشەویست، دیاری دەستی ئەمجارەی شنەوای دەنگی ڕۆمانی دان چەرموتان پێشکەش دەکات لە نووسینی جەک لەندەن، وەرگێڕانی بۆ زمانی شیرینی کوردی عەبدوڵڵای حەسەنزادە. شنەوای دەنگی و ڕۆمانی دان چەرموت. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی، ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب دان چەرموو، نووسەر جەک لەندەن، وەرگێڕانی عەبدوڵڵا حەسەنزادە، ژمارەی لاپەڕا 328، چاپخانەی ڕۆژهەڵات هەولێر، خوێندنەوەی زرنگ محەممەد، کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی، بڕواری تۆمارکردن 18/11/2018، ژمارەی تەلەفۆنی کتێبخانەی شنەوای دەنگی 328 71 97، ناونیشان تەلاری یەکێتی نابینایانی کوردستان سلێمانی شەقامی بازنەیی مەلیک مەحموود بەرامبەر سەنتەری بۆڵینگ. شنەوای دەنگی، شنەوای دەنگی.